لە دوای ئەوەی دوێنێ ئێوارە لە 1964 ئەم پردەی زارگەلیمان نیشاندا کە ڕێگا لاوەچیەکە بە تەواوی تێکچوو بوو، خەڵکی هاتوچۆی نەمابوو، بەهۆیەوە قەرەباڵغەیەکی زۆری هاتوچۆ لەم ڕێگایە دروست بوو، جەنجاڵی دروست بوو. ئەمڕۆ لەلایەن تیمەکانەوە ڕێگاکە چاکرا، هەرچەندە ڕێگاکە خۆڵە بەڵام دووبارە نۆژەن کراوەتەوە. لە ئێستادا هەر چۆنێک بێ باشترە، چاڵی و چۆڵیەکانی پڕکراونەتەوە، چاڵی و چۆڵی پێ نەماوە، بەم شێوەیە قەرەباڵغی هاتوچۆ نامێنێت. قایمەتی خەزای خەلیفان ئەڵێت سەرما و سۆڵە هۆکار بۆ ئەوەی نەتوانن بە زوویی ئەم پردەکە پردە نوێیەکەیە دروست دەکرێت بە زوویی دروست بکرێت و لە کاتی خۆیدا تەواو بکرێت، بەڵام ئەمڕۆ تیمەکانی دروستکردنی پردەکەش دەستیان بەکار کردوێتەوە. لە ئێستادا سەرقاڵی ئەوەن کە پردە نوێیەکە تەواو بکرێت و با ڕووی شۆفێراندا بکرێتەوە و ئەو قەرەباڵغی و جەنجاڵی لێرە هەیە چارەسەر بکرێت.